جاوانە ئینسافیان هەبێ دەزانن کە ئێمە بەڵێ ئێستا ئۆپۆزیسیۆنی بەڵام ئۆپۆزیسیۆنێکین بە نەفەسی خۆمان و بە ڕەوشت و ئەخلاقی قورسی ئیسلامیەوە وەکو کەسانێک نین کە هێندێ شت بکەین کە لە خۆمان ناوەشێتەوە و پێمان وایە لە ئیسلام و لە موسڵمانەتی ناوەشێتەوە بەڵام لە بەرامبەر زوڵمدا دەوەستین و لە بەرامبەر فەساددا لە بەرامبەر خراپەکاریدا و لە خەندەق و لە سەنگەری مەزڵومان و بەشخراوان داین بەبێ ئەوەی کە غەرەزی شەخسی بمانجوڵێن یا غەرەزی حیزبی بمانجوڵێنێ دڵسۆزی دەمانجوڵێن پەرۆژ بۆ ئەم وڵاتە دەمانجوڵێنێت چونکە خوای پروردگار هەواڵی پێداوین کە کۆمەلگاکان بەهۆی زوڵمەوە دەفەوتێن خوا دەفەرمێ وما كنا مهلكي القرى إلا وأهلها ظالمون ئێمە ئاوەدانیەکان لە بەین نابین ئەگەر خەڵکەکان ستەمکار نەبن چ ئەم جارە چ هەر جارێکی دیکە هەمیشە هەوڵ دەین خوای پەروەردگار ببینین و هەمیشە هەوڵ دەین دەنگ بۆ کەسانێک بدەین کە دوایی پشک و بەشمان هەبێ لە چاکەکانیاندا نەک خوا نەخواستە پشک و سەهممان بچێتە نێو گوناح و تاوانەکانیانەوە چونکە ئەوە زۆر جێگەی مەترسیە کە تۆ کەسێ بکەی بە نوێنەری خۆت دوایی خراپە بکە زوڵم بکە ستەم بکە یا تەئیدی زوڵم بکە و سەرنجام تۆ ببیە خاوەن پشک و بەش لە زوڵم و ستەم و خراپەکانیدا بەبێ کە بۆ خۆت کردبتن لەسەرت ببنە ماڵ و لەسەرت حساب بکردن بۆ چونکە ئەو کەسەی کە تۆ دەنگت پێداوە کردوتە بە نوێنەرت ئەو زوڵم و ستەم و خراپانەی ئەنجام داوە خوا لەوە بمان پارێزێ